سڵاو خۆشحاڵم لە بەردامەیشتری دەروون و دیاردە لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست بێکەگەینەوە. بانگەشەی هەڵبژاردن بەرەو کۆتایی ئەڕوات و ئەم بەرنامەیەشمان هەر تایبەت کرد بە دیاردە ناشرینەکانی نێو بانگەشەی هەڵبژاردن لە کوردستانە. بە خۆشحاڵیەوە هەر سێ میوانەکەم سێ خانمی چالاک و دیاری کوردستانن کە خۆشحاڵم ئامادە بوون و هیوادارم بتوانین سەرنجێکی جددی بخینە سەر ئەو دیاردە ناشرینەی کە بەداخەوە لەم پرۆسە هەرە دیموکراتیە دیسانەوە پشتی شێری ناوزڕاندن و تەشیرکردن و سوکاتی پێکردن و ناشرین مامەڵەکردن بە زۆری لەگەڵ خانمان ناکرێت. مەهاباد خەراقی نووسەر خۆشحاڵم کە ئامادە بوویت و پیرۆزبایی کتێبە نوێەکە شەی یەکەم بە ڕێکلامێکیشی بۆ بکەین. دەستی خۆش بێ پێم خۆش بۆ حەسە بۆ قسانی کە پێشتر کردمان خۆزگە پێشم بەرنامەیەم خوێنەوە ئافرەتیزم دەستی خۆش بێ و هیوای بەردەوامی خۆشحاڵم ئامادە بوویت و دەمێکە دەرگیارنیت. بەخشان زەنگەنە ئەمینداری ئەنجومەنی باڵای کاروباری خانمان جەنابی شێ بەخێر بیت و خۆشحاڵ بووم لە بەرەوەی جەنابیشت لە خولەکانی ڕابردووە لە پەرلەمانە بوویت. تانیا گلی خەیرانی چالاکوانی ژنان جەنابی شێ بەخێر بیت و هیوادارم گفتوگویەکی ڕاشکاو بکەین بۆی کە لانی کەم چارەسەرێکی ئەم دیاردە ناشرینە لای ئێمەوە هەبێت. مەهاباد خان، بەشێکی زۆری خەڵک و بەشێک لە ڕۆشنبیران و بەشێک لە سیاسیەکانیش ئەڵێن هۆکاری ئەوەی کە خانمان پشکی شێریان لەم ناوزران و لەو شتانی کە باسم کرد بەریانەکەی هۆکار ئەوەیە کە خانمان خۆیان بەشێکن لەوەی کە ئەو پاسەیان بە خەڵک کە ئاوا تەعامولیان لەگەڵا بکرێت. ئەمە ڕاستە؟ نەخێر ڕاست نییە. هەڵبەتە زۆر جار ئەو شتانە ئەوترێ بۆ ڕاگررتنی ژن و بۆ ئەوەی چالاک نەبێ لە ناو کۆمەلگا. بۆ نمونە ئەوترێ ڕێکخراوەکانی ژنان ڕۆڵێکی نەگەتیڤیان هەیە. زۆر جار ئەوترێ کە کێشەکانی ژنان لەوەتی ڕێکخراوەکان هەیە زیاتری کردووە. ئەمانە ئەو دیاردانن ئەو قسانن کە ئەوترێن ڕاست نین. دەوترێ ژنان خۆی وەکو تۆڵێک خۆیان پاسی ئەوە ئەدەن کە بەو شێوەیە مامەڵەیان لەگەڵ بکرێت. لە ڕاستیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ تێڕوانینێکی باوی خراپ کە لە کۆمەلگەی ئێمە و کۆمەلگەکانی دەوروبەریشمان لە کۆمەلگە دواکەوتەکانە هەیە. تێڕوانینێکە کە من ناوم ناوە ژنبینی کە لەو کتێبەشدا باسم کردووە. ژنبینی لەو کۆمەلگانەیە بە شێوەیەکە کە ژن کەمتر ئەبینن نرخی ژن لە نرخی بەرامبەرەکەی کە پیاوە کەمتری ئەبینن. ئێمە ئەو دیاردەیە کە ئێستا باسی ئەگەر وایە ئەگەر ئەو قسانەی کە من ئاماژەم پیا و جەناب تەڵەیوانیە مەسەلەن بۆچی ئافرەتان قبوڵیەکەن کاتێک کە بە دەنگی کۆتا بچنە پەرلەمانەوە؟ بەڵێ دیارە ئەمە پەیوەندی نییە تەنیا بە ئافرەتی کوردەوە. کۆتا شێوازێکی سیاسیە لە زۆر ئەو وڵاتانەی کە باسم کرد ژنبینی تایە بەو جۆرەیە کە ژنان پێویستە هەڵاواردنیەکی پۆزتیڤ بکرێن تا دەرفەتیان بۆ دروست ئەکرێ بۆ ئەوی بێنە ناو سیاسەتەوە و بێنە ناو ئەو ناوەندانەوە کە پێویستە لێی بن کە بەو شێوەیە چونکە کۆمەڵ هێشتا ئەو پێشکەوتنەی بەخۆیەوە نەدیوە ژنان بتوانن خۆیان سەرکردە بن و سەرکردەی لێهاتوو بن. ئەو دەرفەتیان بۆ دروست ئەکرێ بێنە ناو سیاسەتەوە بۆ ئەوەی دەست بکرێ بەو پرۆسەیە پرۆسەی ئەوەی کە خۆیان پەروەردە بکەنەوە. ڕەنگە لەو ڕۆوە من لەگەڵدام لەو ڕۆوە ئەو ئافرەتانەی کە دێنە ناو سیاسەتەوە هێشتا بە تەواوەتی خۆیان پەروەردە نەکردووە. ئەو ئافرەتانەی کە ئامادەی حیزبەکەیان ئەو دەرفەتیان بۆ دروستەکە یان هەر لایەنێک ئەو دەرفەتیان بۆ دروستەکە بێنە ناو سیاسەتەوە پێویست دەکا ئەوانیش خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی کە لە ناو ئەو پرۆسەیە تووشی گێژاوێک نەبن و تووشی ئەحراجیەک نەبن لە سیاسەتە. باش سپاس. بەخشان خان، جەناب ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمانی تو لە ساڵی 2011ەوە ئەم ئەنجومەنە هەیە هەتا ئەم کاتەی ئێستا و نزیکی کۆتایی هەڵبژاردنەکانە بینەوە بانگشەیە ئەم هەڵبژاردنەی عێراق بینەوە
بە جۆرێک ژەکان خڕوقاتی زۆر کراوە بەرامبەر ئافرەتان وێنە و بیتر خڕوقاتەکان ئێستا وازە حەلەڕی سۆشیال میدیاوە وێنەی با بڵین نەشیا و وێنەی ڕوت و چوزانم دروستکردن ئەوە بڵاو بێتەوە تا ئێستا هەڵوێستیەوە چی بووە؟ بەڵێ لە ڕاستیە بەر لەوەی بێمە سەر ئەوە لەم هەڵبژاردنە گەلێ لە هەڵمەتەکە گەلێ دیاردەی زۆر نەشیاو لە ئارایە بابەتەکەی ئێمە دەربارەی یەکێکە لەو دیاردانە گینا یعنی بەڕاستیشتی سیر و سەمەرە ڕوئە ئەڵەتەمە بەرنامەی پێشووتریش باسیەوەمان کرد بەڵام منەمێ تەرکیزیان بەرنامەیە بیزار لەسەر ئەوە بێت بۆچی پشکیشێری ئەم سوکایەتی و ناوزڕانانە بەرخانمانەکرد. بەڵێ وەکو مابات خان ئاماژەی پێکرد ئەوەلەن ژنان ئەمڕۆ نییە کە لەبەر ئەو هێرشانە بە شێوازی جۆرا و جۆر مەسلەی کە ژن ئیشی ژن شتێکی ترە بواری گشتی و بە تایبەتی بواری سیاسی بۆ ژن نییە ئەو مەسلەیەکی تازە نییە بەڵام سێرەکەی لە کۆمەلگاکان خوان هۆکارنی بۆچی ئەزانی ئەمە هۆکار بۆ معنای ئەڵێم هۆکار بۆ معنای ئەڵم دەردی مەهابادخان وتی کاتێک کە ژنێک کاندی دەکرێت بۆ پۆستێکی سیاسی برادێک بۆی نووسی بووم لە سۆشیال میدیاوە ئەڵێ ئەوەنە داڵغی لای ساڵۆن و مەیکە بوو مکاجەکەیەتی ئەوەنە داڵغی لای ناوڕۆکی شەکەی نییە ئەوەندە ئێوە و ئافرەتێکی خانم و جوان دەرکەی ئەوەنە داڵغی لای ئەوە نییە بۆچی لە یادانیشتوە بۆچی قسەی لەگەڵا ئەزانی گیانە ئەوە شتێکی عام نییە ڕەنگە هەبێ لە پیاویشا هەیە هەر ژن نییە لە پیاویشە ئەنواعی شتی تر هەیە ئەگەر ساڵە و مێکاپیش نەبێ لەو ئەوە شیتیایە خۆ ئەیان بینین لەسەر تەلەڤیزیۆنەکان باشە بەڵام ئەوە ئەگەر حاڵەتێکی وا هەبێ دوان هەبێ ئەوە معنای ئەوە نییە ئیتر هەموو ژن تۆ خەتێکی پیابێنی خەریکی ئەوەیە یان کە ئەڵێ وەڵا ژن ئامادە نییە بۆ چەند لە پیاوەکان ئامادەن لە پەرلەمانە لە حکوومەتە لە پێگەڕاستە هەڵبەتە بانەکەینە مقارنەی پیا و ژنەوە من پێ گریمان خراپترین پیا و ینی خراپترین سیاسی لە کوردستانە پیاوەکانێکن بەڵامی بۆ ئافرەتەکان چاوەکەنە ئەوان ینی بۆ ئەمان بۆ ئافرەتی کورد ناتوانێت سیاسەتێکی تەندروست بە ئەزانی چی گیانە ئەمە مەسەلەکە من باسی ئافرەت و پیاو ناکەم ئەڵێم کۆمەڵگاکەمان لەم ئاستایە لەو ئاستی گەشە سندنایە کە پیاوەکانیشمان و ژنەکانیش و سیاسی و لە هەر بوارێکە کەم و کوڕی زۆریان هەیە بۆیە هیچ ژنەکە زۆر دیارە چونکە ژنەکە زۆر لەبەر چاوە و تازە ژن بەداخەوە لە کۆنەوە ژن لە بواری زۆر سەختە بووە بەڵام ئێستا ئەم بوارە فەرقی هەیە ئیمتیازاتە دەسەڵاتە عەفوم کەتخوا ژن زۆر ئەکەوێتە بەر تیری توانج چونکە ئەڵێوە ژن هەنگاوە نیە بەرەو ئەوەی کە ئەم دەسەڵاتە بێ بە شەریکێکی ڕاستەقینەمان کۆتا هجوومێکی زۆر زۆری کرایە سەر نەیانتوانی ڕێگە لە ژن بگرن کۆتا مایەوە و هیوادارم هەتا ماوەیەکی زۆر نەخایەنە سەیریان کرد ژن خەریکە پێ ئەگا ژن خەریکە بەبێ کۆتا پێگەی خۆیەگرێ ئەم شێوازە بەکارهێنن کە ئێستا جەنابەت ئاماژەت پێ ئەنجومەنی خانمان ئێوە بۆ قسەی جدیتان یانی چۆن قسەی جدیمان چۆنە قسە جدیەکەتان جەنابە ڕاگەاندنکاری ئەبێ ئاگال لێبێ پێشی دەستپێکردنی هەڵمەتی هەڵبژاردن بۆ پێشگرتن لەوە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لەگەڵ کۆمسیۆنی باڵا کە یەکەم لایەن بووین لەگەڵ کۆمسیۆن کۆبووینەوە ڕێوشۆنماندانە و کۆنگرێکی ڕۆژنامەوانیشمان کرد سەبارەت بەوەی ڕوونانی ئەم دیار سەریکە پەخشان خان ئەم شتانەی کە تۆ باسەکەی شتێکی غەریب نییە کەمپین و کۆنگری ڕۆژنامانی و نازانم ڕاگرتن و بەردەمی پەرلەمان و شتی عملی چی کراوە ئێوە ئەتوانن چی بکەن ئێمە هینین سوڵتە یاساییمان نییە ئێمە کۆمسیۆن نین وەکو ئەنجومەن ئەڵێم بەیانێکمان دەرکرد لەگەڵ داواکاری گشتی کە ئەمڕۆ بەیانێکی زۆر بە قووەتیان دەرکردو ئەوش پاژەوەی کۆبوونەوەیکی هاوبەشمان هەبوو پێمە بەیانەکە ئێستا لە کۆبوونەوەی ئەو دەستەی کە بۆ بەداداچوونی میساقی شەرەف کە نوێنەری قوارە سیاسیەکان پێش چەند ڕۆژێک ئیمزایان پێش دە ڕۆژ عینی ئەم شتانە باس کراوە من لێرەوە داواکارم حیزبەکان کە یەنە هەڵمەتی هەڵبژاردن ئەکەن
ئاماژە بن و ئەم دیاردەقێزەونە ناشرینکەن ئیدانەیکەن لەبەر خاتری لایەنی معنەوی ژنەکان. باشە تانیا خان ببوورە تۆزێ درەنگاتمە لای جەنابێت کە وتم خانمانی کورد ئەوەندەی خەمی مەیکەپ و ساڵۆن و خۆجوانکردنیانە بۆ سەر شاشەکە و بۆ بانگەشەکردنی بۆدی خۆیان ئەوەندە خەمی ناوەڕۆکی پرانسیبی سیاسی خۆیان نییە بۆچی پێکردنی چکۆ قسەی ڕاست نییە یعنی ئێستا مەسەلەن زۆر جار هەیە سەرجەنابێت وەکو ئەعلامیەک یعنی حتمما خۆی هەنێک شت هەیە یەکێک ئەگاتە مووقعێک دەبێتن وەکو دەڵێن بە شێوازێک بە ڕوخسارێک دەربچێتن ڕوخسارێکی مرتب بێ ڕوخسارێکی پاک بێتن ڕوخسارێکیەوە بێتنم جا ئایا هیچ زڵمی ینی هیچ قدرێکی لە خەڵک ناکاتن ئەگەر ژنێک بچێت مکیاج بکایان حەزی لە قژی خۆی چاک بکە ئەمانە ئەوە مافی شخصی خۆیەتی ئەوە شتێکە مهم تەسیری لە ئیشەکەی خۆی نەکرد بێتن بەڕاستی زۆر بەداخەوە ئێمە زۆر جار هەیە ژنیشمان هەیە کە دەبێنی کە احتیمان بەو لایەنە نادا بە هەمان شێوە تعلیقی لێ دەدرێتن یعنی زۆر جار هەیە مەسەلەن ژن هەیە کە مکیاج ناکە یان قژی چاک ناکە یان بەجلێکی سادە دەرەچێت ئەڵێن ئەوە چینەوە سیاسیەکە کە ئاگای لە خۆی نییە کە نەتوانی ئاگای لە خۆی بێتن چۆن ئەتوانی ئاگای لە ملەتێکی خۆی بێ ئمجا ئەوە شتەکە دووفاقەیە بەڕاستی لە هەموو لایەنەکانەوە هجوومەکرێتە سەرژن باشە من قسەکەی منەوەی بووی کە دەستخینە سەر برینەکە و بتوانین لەم بەرنامەی مەسجێک بین بە لایانی پەیوەندیدار کە ئەم برینە بزین چۆنی چارەسەرەکرێ من قسەکەی من پرسیارەکە بۆ تۆش دووبارەکەمەوە مەسەلەن ژن خۆی هۆکار نییە بۆی کە ئاواسێت پێ لەم کۆمەڵگەیە و ئاواشی پێ بکرێ ئەزانی چیە کۆمەلگاکە هەمووی خەتای هەموو کۆمەلگاکەیە ناتوانین بڵێن من ناڵێم هەموو ژنێک دیژی ئەو دیاردێ یا دیژی ئەوەیە یان سوکایەتی بە ژنی دیکە ناکە لە هەمان کاتیشە پیاوی شەیە بە هەمان شێوە سوکایەتی بە ژن دەکا و سوکایەتی بە پیاوی دیکە دەکات ئێمە وەکو کۆمەلگا ئێمە وەکو مجتەمەعێکی تازە ئێمە بەرەو تەمەدون دەڕۆین ئێمە بەرەو دیموکراسیەت دەڕۆین ئەوانە هێشتا هەندێک لە مەفاهیمانە بە تەواوەتی لە کەلتوری خۆمانە جێگای نەبووتەوە هێشتا بە تەواوەتی لە مجتەمەعەکەی خۆمانە تەقبولی نییە یعنی حتا بەسیترین شت مەسەن ئێستا کە باس لە ژنە سیاسیەکان دەکرێتن ئەگەر ئێمە سێری پەرلەمانی عێراقی بکەین زۆرینەی ئەوانەیە کە استیجوابی وەزیرەکانیان کرد لەسەر بەهۆی استیجوابەکانیان ئەو وەزیرانە دەرکرانیان تەجمیدکران شتێک چێ بوون ژنەکان بوون پیاوەکان پێیان نەکرا لە هەمان کاتیشە تۆ لە پەرلەمانی کوردستانە زۆر مەواضیعی گەرم هەیە زۆر مەواضیعی گرنگ هەیە ژنەکان تەرحی دەکەن بۆ ئێمە باشە بۆ ئەوەیان نەدێن وەکو بڵێن دەست خۆشیان لێنەکەین لەو مەجالەیە بڵێن بەڵێ ژنەکانەوەی مەسەلەکەش نسبە و تەناسوبەها ئێمە کە باس لە کۆتا دەکەین ڕاستە خۆی تۆڕێژەی ژنان ئێستا مەسەر لە پەرلەمانی کوردستان لە 100 لە پەرلەمانی بەغدا لە 125 بۆیە مەسەلەکە ئەلێرانە دەبێتن بە هەمان شێوە چەند ژنی بەتوانات هەبێتن بە پیاوەکانیش ئەگەر ژمارەکان زیاترە ماباتخان من قسەیەک هەیە بنمونە ڕێکخراوەکانی ژنان پتێونەتەوە بەشێکی سەر بە حیزبە سیاسەکانن لە کوردستان برادێک نووسیوێتی ئەگەر ڕێکخراوێکی ژنانی سەر بە یەکێتی با بڵێن یا سەر بە پارتی هیچ هەڵوێستێکی نییە لە کاتێکا کە تەشیر بە ژنێگەکرێت لە لایەنی بەرامبەری تەنها بۆ ئەو دروستکراوە دیفاع لەو ژنانە بکە بیزاد لە هەڵمەتی هەڵبژاردن و بانگەشی هەڵبژاردنە تەنها بۆ دروستکراوە کە دیفاع لەو ژنانە بکەن کە سەر بە حیزبی خۆیانە ڕاستاوە؟ ئەوەش ڕاست نییە ڕاستیە ڕێکخراوەکانی ژنان زۆر جار هەڵوێستیان هەبووە لەو دیاردانەی کە بەرامبەر هەر ژنیەک دەکرێت یان زۆربەیان ئەو کەیسە کۆمەڵایەتیە کە چارەسەرەکەن لێی ناپرسن تۆ سەر بە حیزبەکەی منی یان نیت یعنی زۆر جار من بۆ خۆم فترەیەک لە یەکێتی ئەفرەتانی کوردستانە کەیسی کۆمەڵایەتیمان هەبووە بەڕێوەبەری پەیمانگای پرسە کۆمەڵایەتیەکان بووم لەوەیە تەنانەت هینەتەوەکانی ترکە هاتووە کێشەی هەبووە عەرەب هاتووە تروکمان هاتووە تەنانەت ئەو باسی فترەیەکەم لە بانگەشێڵ بڵێ یعنی من بۆ خۆم ئێستا لە کاندیدەکان کاندیدێکی با بڵین بە ناوی کاندیدەکەنە بین بەڵام یەکێک لە کاندیدەکانی لەم هەڵبژاردنا مەسەلەن چەند خانمێک بەر ئەو ناوزران نەکەوتن لە دووسێ حیزبی دیاریکراو بوون بەڵام من بۆکو خۆم پێش بەردامەکەش بە هەفتەیە گەمە ریسێرچەکەین هیچ هەڵوێستێکی ڕێکخراوە ژنانەکانمان نەبینی مەس بیزات ئەو ڕێکخراوانەی کە لە حیزبی بەرامبەری ئەم خانمانە ڕاستە یعنی بڕاستی ئەو لیستانە سەرۆکی لیستەکانیان هەروەها ئەوانەی بانگەشەی هەڵبژاردنەکەن بانگەشەکان بە شێوەیەکی ئەوەندە توندە یعنی ئەو لیستانە تەسەورەکەم هەر حیزبێک بەداخەوە کۆمەڵێک کەسی هەیە
لە ئاستێکی ڕۆشنبیری زۆر نزمدان ئەوانەی کە بەو کارە هەڵەسن هەڵبەتە خاوەنی ڕۆشنبیریەکنین لە ناو هەموو حیزبەکانیشدا بەداخەوە ئەو جۆرە کەسانە هەیە باش و بوونەتە هۆی ئەوەی جارێ دەبێ باسی بانگەشەی هەڵبژاردن کۆمەڵی خاڵی هەیە دەبێ بکرێت ینی حیزبەکان بە شێوەیەک هەر لە بواری ژندانا بە شێوەیەک یەکتری تۆمەتبارەکەن بە دزی و بە قۆڵ بڕی و بەدەست ئەنواع وەشکاڵ شت ئەمە کاردانەوەکەی زۆر جار وای لێ هاتووە کاندیدە ژنەکانیان ینی لایەنی بەرامبەریش بێ کاندیدە ژنەکانیان تۆمەت بکات لەبەرچی تۆمەتبار بکات چونکە لە کۆمەڵگە دواکەوتنەکانە مەسلەی شەرەف مەسلەی سێکسوالیتی ژن خەنجەرێکی کوشندەیە بۆ ئەو لایەنە بەتایبەت لە کۆمەڵگەیەکی وەکوهی ئێمە بۆیە زیاتری ژنەکانە بنە قوربانی ئەو جۆرە پاشان خان جەنابەت لە خولی پێشووی پەرلەمانە پەرلەمانتار بووی کەم و کوڕەکانی خۆچی وەکو پەرلەمانتارێک گەربیکەی بە نسیحەتێک بۆ ئەو کاندیدانی کە ئێستا ئاێنێ لە پەرلەمانە وجودیانە بێت کەم و کوڕی نەکەر ئەو وەختە ئێستش کەم و کوڕی زۆرم هەیە یعنی باشە نەنە هەڵبەتەوەکو پەرلەمان باسیەکەین کەم و کوڕی سیاسی باسەکەم وەڵاهی جا بمزانایە کەم و کوڕەکانم ئەو کەم و کوڕیانم نەبوو ئەگەر خۆم پێم بزانایە بەڵام من هیوادارم کاندیدانی ژن بە عام ئێڵێم نەکدا تەجروبەی خۆمەوە ئەم ڕۆژ باسم کرد لە کۆبوونەوەیەک لە UN لەگەڵ نوێنەری قەوارە سیاسیەکان کە ئەوەلەن حزبەکان پاڵپشتیان بن ئیدانەی ئەو ڕەوشتە بکەن دوو ژنەکان بەبێ جیاوازی طبعا من بەنسبەت منەوە ئەوە نەک هەر ئازاری ژنەکە ئازاری حزبەکە ئازاری ئاشتی کۆمەڵگەیی ئات و لە دوجاریشا کۆمەڵگەکە ناشرینەکە بۆیە هیوادارم ژنان کچان بە تایبەتی گەنجەکان نەسڵەمێنەوە ئەمە ئەکرێ ئەمە سراعە وەکو ئەڵێ ململانەیە ئەمە ئەوێ بچێتە دەسەڵات ئەوێ بچێتە بواری سیاسی نەترسێ خۆی فڕەباتە ناو ئیشەکەەوە و دڵنیا بێت کە خەڵکانێکی زۆر لە پشتیانن ئەوانە من بەش بە حاڵی خۆم ئەسڵەن ئەو وێنە و ڤیددیۆ ئەوانە یعنی کە تەماشای ناکەم هەمانە لە سیدیەک ڕۆژی یەکشەمە لەگەڵ ئەنجومەنی دادوەری کۆبوونەوەیەکمان هەیە کە بینە دەستیان ینی بۆی لە ڕووی ئیجراعاتەوە ئەوان وەکو نەک ئەنجومەنی دادوەری عەفوەن داواکاری گشت بەڵێ باش تانیا خان بە کورتی جواب بەرەوە باسەری پاکێچە بکەین ئامادەیە لەسەر ئەو دیوە ناشرینی هەڵبژاردن کە باسمان کرد بە تایبەت لەسەر ژنان ڕێژەی با وازەحتر پێت بڵێم جورئەتی ژنان و ئافرەتان لە کوردستانە خاوتر نەبووەوە لە چاوجارانە ینی ئەم کاریگەری ئەم حەملانەی کە ئەکرێ کاریگەری جێشتووە لەسەر ژنە نەوێرن بێنە ناو پرۆسی سیاسیەوە ئەزانی ئێستاگەر ئێمە بەعام سێری بکەین تۆ تقریبان لە هەموو عێراق 7,100 وابزانم خەڵکی خۆی کاندید کردووە لەوەیە تقریبان 2,592 کەس وەکو ژن یعنی تقریبان یەک لەسەر سێ ژنن کە خۆیان کاندید کردووە معنای چییە پێشتر لە 125 کاندیدەکان ژن بوون معنای بە پێچەوانەوەی ئەسڵەن ئەو ژمارەیە کە دەبێنی ژن زیاتر بووە ئێستا ئێمە لە کوردستان دوسێ لستمان هەیە لە بڵێن لە سلێمانی سەرۆکی لستەکان ژنن حزبەکان دیانی دیارە و ئەمانە ئەو معنای بۆ مجاملە نییە بەڕێی تۆ نا بە پێچەوانەوە من چکو دەزانم ئاگاشم لێ هەندێک لە ژنانە خۆیان داوایان کردووە کە قیادەی لستەکە بکەن ئەوە شتێکی مافێکی شەرعی خۆیەتی وەکو سیاست مەدارێک بتوانێت ئەو ئیشە بکاتن ئەوەی من دەیبێنم بەعکسەوەیە ڕاستە لەوانەیە هەڕەشەی زیاتر هەبێ لە سەریان بەڵام لەوانەیە هەندێک ژنی ستات کرد بێتەوە بەڵام هەندێک ژنی دیکەش ژنەکانی دیکەشی بە قووەتر کردووە بە هێستریانی کردووە بۆی بتوانن بچناو ئەو شەڕە ئەو شەڕش بەڵام بەداخەوە شەڕەکە لەسەر ئاستێکی بڵێن لەسەر یەک ئاستەنیە لەگەڵ لایەنەکانی دیکە هەوڵ دەدەن تەشیری پێدەکەن لە لایەنێکی زۆر قەیزوان و زۆر حساس وەکو دەڵێن مەسائلی ئەخلاقی لێرە لە کەلتورەکەی خۆمانە بە هیچ شێوەیەک ئێمە نابێ قبولی بکەین لە هەمان کاتیشە بەڕاستی بەشتێکی دیکەش هەیە ئیعلامیش دەوری هەیە لەو مەسەلەیە بەچی شێوازێک ژنەکان دەربچن یعنی بۆ نمونە ئەو تەشیرانەی کە بەژن کراوە ئەوەندەی کڤری یعنی بڵێن لە ئیعلامە باس کراوە ئەو زۆر شتی خراپ کراوە بەرامبەر بە کاندیدی پیاویشە بۆ هیچ لەوانە باس ناکرێتن بۆ ئیعلامەکە دەوێت ما پێشان بداتن کەواژنەکان ئەها بزانە ژنینە ئێوە ئەوەندە بێهێز و ئەوەندە لاوازن
تەشیرتان بەرامبەر دەکرێت ئێوە ئەوەندە بەهێز و لاوازن و ناتوانن دیفاع لە خۆتان بکەن بۆیە ئەها ئەو وێنانتان یعنی ئەوەش بەداخەوە خۆی لە خۆیە ئیعلامەکەشە کە دەتوانێت ڕۆڵێکی زۆر زیاتر ئیجابی ببێنێ دەتوانێت ئەو ڕۆڵە نابێنێتن لێرە لەو دەستخۆشی نەسەر ئەوە هەڵبەتەی نەسەر ئەوە بزانین هۆکار ڕاگەاندنیان دووبارە بڵێمەوە سوچی ژنان خۆیانەکە ڕاگەاندنی ژوە تەعاملیان لەگەڵاکە با بینەری و پاکێجە بین و بزانین چۆن. لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئەمجارە قەوارە و لایەنە سیاسیەکان زیاتر لە 20 ڕۆژە بانگەشیان بۆ بەدەستهێنانی کورسیەکانی پەرلەمانی عێراق دەست پێ کردووە کە لە 329 کورسی پێک دێت لەم ژمارەیە دەبێت ڕێژەی ژنان لە 125 بێت ئەمە ژۆک و دەرفەتێک لێک دەدرێتەوە بۆ بەشداری زیاتری ژنان. بەشێک لە کاندیدی لایەن و قەوارە سیاسیەکان ئافرەتن. ئەم پاڵێوراوانە بەدەر نەبوون لە سوکایەتی پێکردن و ناوزڕاندن بەڕای بەشێک لە چاودێرانی سیاسی کاندیدکردنی ئەم ژمارە زۆری ژنان بۆ بەدەستهێنانی دەنگی زیاتر و ڕاکێشانی سەرنجی دەنگدەرانە. سەرەڕای ئەوەی وادەی پرۆپاگەندەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق لە دەی ئایار کۆتایی پێدێت بەڵام هێز و قەوارە سیاسەکانی بەشدار بوو زۆرتری ناوزڕاندن و تەشهیریان بە یەکدی کردووە لەم نێوەندەدا بە چڕی هێرشەکان بۆ سەرکاندیدانی ژنان بووە. هێرشەکان بە جۆرێک بوون کە زۆر جار دەست براوە بۆ بڵاوکردنەی ڤیددیۆی ڕوت و هەندێک جار دروستکردنی وێنەی نەشیاو. ئەمە ژوای کردووە کە جۆرێک لە نیگەرانی و تەنانەت تووڕەیش لە ناو ئافرەتان بێتە ئاراوە بە هەواڵێکی بەرنامە داڕێژرا و سەیری بکەن و بۆ سەلمێنەری ژنان لە کاری سیاسی. ئەمڕۆ ناوزڕاندن لە کوردستان و عێراق بووەتە دیاردەیەکی نەرێنی. هەر کەسێک ئەم کارە بکات لەلایەن بەشێک لە ڕاگەیاندن و پەیجەکانی سۆشیال میدیا پاڵپشتی لێ دەکرێت. تەکنۆلۆژیاش دەرفەتی ئەوە دەدات هەموو کەسێک بتوانێت بە ناوێکی خوازرا و بە فۆتۆشۆپ و بەرنامەی تری کۆمپیوتەری شێواندنی وێنەکان و جنێ و قسەی نەشیاوی خۆی بڵاو بکاتەوە بێ ئەوەی هەست بە بەرپرسیارەتی و مەکانەتی سیاسی و کۆمەڵایەتی ئەو کەسانە بکات. لە هەرێمی کوردستان تا ئێستا هیچ یاسایەک بۆ قەدەغەکردنی ئەم دیاردەیە دەرنەچووە. ئەمەش ڕێخۆشکەر بووە بۆ ناوزڕاندن و دەستبردن بۆ سەر ئازادی و مافی تاکە کەسی کە هەندێک جار لە کاتی هەڵبژاردن حەزب و لایەنە سیاسیەکان خۆیان دەبنە سەرچاوی ئەم دیاردەیە. لە هەرێمی کوردستان 25 قەوارە کە بریتین لە 19 لایەنی سیاسی و 4 هاوپەیمانی و 2 کاندیدی تاک بەشداریان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کردووە. ئەو لیست و قەوارانە 503 کەسیان کاندید کردووە کە لەوانە 146 کاندیدیان ژنن. دەستخۆش ماباتخان لە 500 ئەوەنە کاندید 146 کەسی خانمن ژن. گاپی بینی ئەم ڕقەمە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان مجاملەیەکی تیانە بۆ ئافرەت ینی کە کەمە چوزانم ئێشتا ڕەنگە ڕای بەشێک لە خەڵک و ڕای بەشێک لە سیاسیەکان بە زۆریشی بزانن. هەڵبەتە خەڵک زۆر ئێستاڵێ ژن زۆر مافی دراوە لە کوردستانە بە حکمی ئەوەی کە 30% لە پەرلەماندا ژن هەیە. هەڵبەتەوە قیاس نییە تەنیا لەبەر ئەوەی کە لە ناو پەرلەمانە 30% ژنن ئیتر کە ئەمەیان بۆ عێراق 25% چونکە لە دەستوردا 25% لە عێراق هاسەسپیوە 25% کە لە پەرلەمانە ژن بێ ئیتر مافی ژن درابێ. هەڵبەتە کەم و کوڕی زۆر هەیە چ لە عێراقدا چ لە کوردستاندا. یەکێک لەو خەڵانەی وەکو وتمان بەڕاستی پێویستە ئەو ژنانەی کە بە تەواوەتی ئامادەی سیاسەتکردنن و ئامادەی ئەوەن بتوانن لە پەرلەمانە ڕۆڵێکی زۆر پۆزیتیڤ و کاریگەریان هەبێ ئەوانە لەلایەن حزبەکانەوە کاندید بن. هەڵبەتە لەم جۆرە ئافرەتانە هەموو حزبەکان هەیەە وەکو ئەندام وەکو پێویستیش نییە کە هەر ئەندام بن. حزبەکانیش دەبێت لە دەرەوەی چوارچێوەی خۆشیانە بگەڕێن بە دوای ئەو ژنانەی کە لێ هاتوون لە سیاستدا ئەوانە کاندیدکەن.
ئەگەر ئەمانە کاندید بن بەڕاستی ئەو 25% ینی زۆر و بۆر نابێت باش دەبێتە ئەوەی لە ناو پەرلەمان بن وە کاریگەریێکی تۆزێک ڕەنگە شخصیش بێت مثلەن مبادەری تۆ کراوە بۆ کاندیدکردنە لە پارتێکی سیاسی دیاریکراوە تا ئێستا نەخێر مبادرە باش ئەگەر مبادرە بکرێت ڕەنگە لە مندا ئەوە جیاواز بێت چونکە من بەڕاستی نووسرم من ناسنای من نووسرە ئەتوانم لە ناو نووسینی ڕۆڵێکی کاریگەر ببینم لە اختصاصی خۆمە باشە پەخشان خان یەک شتێک دەمێ بڵێم پەخشانخانیش ئاماژەی بەوە کرد بەڕاستی کە سەرۆکی لیستەکان پێویستە خۆیان ڕاستەوخۆ بێنە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئیدانەی ئەو سوکایەتی بکەن کە بە کاندیدە ژنەکانەکرێت دوێنێ کاک نێسیروان ئەوەی کرد ینی ئەو مبادرەیە کرد باشە و هیوادارم سەرۆکی لیستەکانی تریش بێن ئەوە بکەن ئەوە بۆ خۆی جۆرێک لە ڕێگریەکە هیچ نەبێ ئەندامەکانی حزبەکانی خۆیان ئەوانە ڕێگری لەوان دەکا کە جارێکی تر ئەگەر پێشتر ئەوەیان کردی بێ نەی باش پەخشان خان بە بۆچوونی تۆ هەم بە کاری ئەمەلی خۆشت کە ئەمینداری گشتی ئەم ئەنجومەنەی پێ دوایە خانم هەبێت لە کوردستانە یا ژن هەبێت لە کوردستانە حیزبێکی سیاسی دیاریکرا و مبادرەی بوون بە کاندیدبوونی بۆ بکات و قوبولی نەکردبێ یاوەکو چاند سەیریەکەن لەگەڵ مبادرە ئەکرێن ئەکسەرەڵێن بەسەر چاو واللهی معلوماتم نییە معلوماتێکی وردم نییە باشە هەمان پرسیار بۆ تانیاخان تۆ پێ دوایە بەپێی معلوماتی جەناب هەڵبەتە پشتی سەری پرسیارەکەم لەوایە کە بەشێکی ژنان خەڵک پێی وایە کە بەشێکی ژنان ئەم شتە بە چانس دەزانێ حیزبێک مبادرەی بکات و یەکسەر مبادرەکە قوبوڵەکات وەکو مەهابادخان وەکو اختصاص سەیری حاڵەتەکە ناکە بڵێ کاکە سیاسەتیشی من نییە وەکو ئەی بینین مەسەلەن چوزانم گۆرانی بێژە سەحەفیە نازانم ینی سیاست ئەوەنە ئاسانەکە بۆ تێکەڵمەکەین ئێمە سیاست و بڵین نوێنەرایەتی خەڵک دوشتی جیاوازە لەبەرچی چونکو تۆ کە ئەچی تۆ کە نوێنەرایەتی ملەتێکەکەی هەموو ناوعای خەڵکێکی تێدا هەموو ناوعای کەسێکی تێدا گۆرانی بێژی تێدایە بڵێن ئەزانێت ینی سیاسەکە توانێت گۆرانی بڵێ سیاسەکە توانێت کتێبێک بنووسێ مەسەلەن ئەزانی چییە ئەمە ئەدێتەوە سەر مەسلەی پاپ ئەو فکری ئەو پاپیلیزمی کەوا ئێستا لە دنیا بڵاو بۆتەوە ئێستا بۆ نمونە بەستیترین شت ئەوەیە من هەیە با پێ بڵێم ژن هەیە ئەی ناسم پێیان وتوە لەیان داوا کردەوە تێتی ناسوپاس من ناتوانم یان لەبەر ئەوەی لەبەر هەیە ئەوەی ڕەدی کردوەوە هەشم لەوانەیە قبولی کردی بێ بەڵێ هەش لەوانەیە بە خۆی چوو بێ داوای کردی بێ ئەوە مافێکی شخصیە وەک ناڵێمی هەموو کەسێک ئەتوانێت بڕوات ئەگەر لە خۆی ڕادەبێنێ و دەتوانێت بچێتە ئەو سیراعەیە دەتوانێت کامپین بکات دەتوانێت خۆی هەڵبژێرێتن با بیکە بەڵام گرنگ لە چییە تۆ لە مجتەمەعەکەی خۆتە بەسیترین شت ئەوەیە خەڵک سێری ئەوە ناکاتن بۆ نمونە ئێمە لە کارەکانی ئەوەی لە پەرلەمان خۆم کە لە پەرلەمان بووم زۆر جار هەبووە خەڵکمان هەبووە زۆر باش ئیشی کردووە بەڵام ئەو نوع شخصانە نەبووە کوا 24 ساعت لەسەر تەلەڤیزیۆن بێ ئەمجا دوایە خەڵکەکە چی وتوتێتی فلان و فلان و فلان پەرلەمانتاری باشن بۆ وەڵا هەر بینیمانە لەسەر تەلەڤیزیۆن و شەڕیان کردووە هاواریان کردووە و ئەو لەگەڵ پیاوە عەرەبەکەیە قسەی وایە پێیان و دەستیان خۆش بێ ئەمجا ئەو فکری پۆپیلیزمیان ئەو فکرەیە کە تۆ لە توایە کە کەسێک من زۆر ببێنم لەسەر تەلەڤیزیۆنە لە ئیعلامە ببێنم بە شێوازێکی مع هەموو احتراماتی ناشیا و قسە بکات بە شەڕ و بەخۆشی و ئەمانە معناوە شخصێکی بە قابلیەت و بەتوانای لە مانورایە ئەوە دەبێتە سیاسیەکی یان سیاستمەدارێکی سەرکەوتو دەبێتن لە پەرلەمان من لە منتەڵەقی قسێکی مابادخانەوە ماهێنم خۆ ئامادە نەکردنی ژنانە بۆ ئەو پرۆسەیە ئاوەکە بخۆ خۆ ئامادە نەکردنی ژنانە نەک هەڵبەتە پیاوان خۆیان ئامادەکەن من لێوە قسە ناکەم من قسەکەم لەوایە ینی بۆ نمونە ژنێک ئێستا کاندید هەیە بۆ ئەم هەڵبژاردنە احتیمالە مانگونی وێک 2 مانگ پێش پرۆسەکە پێی وترابێ ینی لانیکەم فرێی سەعەیەکی جدیش ناکرێت لەو پرۆسەی کە خۆی بۆ ئامادەکردووە قسەکەی من ئەوەیە گەر گۆرانی بێژ بێ سەحەفی بێ سوزانە مەسەلەن ئیشێکی جیاواز بکات بەچی فریای ئەوواکەی خۆی ئامادە بکات بۆ ئەو نوێنەرایەتیە گەورەیە ئەخەیەک دقە ئێستا ئێمە چونکو زۆر شت هەیە ئێستا دووبارە دێتەوە سەر حزبەکانت سیستمە سیاسیەکەی ئێرانت لە هەموو وڵاتانی دنیا وڵاتە پێشکەوتوەکان کە تۆ دەبی بە ئەندام پەرلەمان لە پێش هەموو شتێک دەبن دەورەیەکت پێ دەبێنەوە دەڵێن ئەوە
بدائيات ئەوە بڵێ پەیڕەوی ناخۆی پەرلەمانە ئەوە دستورەکەیە تۆ دەتوانی وا بکەی ئەوە حەقەکانی خۆتە ئەوە مافەکانی خۆتە ئەوە حتا ئیمتیحانێکی شەکرێنیانی حیزبەکەیان قوارەکانی ئیمتیحانی چانە وایە بەڵام ئەلێرە ئێمە بەداخەوە هێشتا نەگەیشتینەوە ئاستە با پێشت بڵێم زۆر جار هەیە هەنێ خەڵک هێنە کاندید هەیە دەیناسم لە ئێستەوە لە ئەمڕۆوە بڵێن کە خۆی کاندید کردووە 4 ساڵ لەمەوبەر دەستی پێ کردووە ئیشی بۆ دەکا خۆی بۆ ئامادە دەکاتن ئێمە دوای ئێمە ناتوانین بڵێ هەموو کەسێک وە لەوانەیە خەڵکی بەڵام ئێستا زۆر کەمە ئەو ژمارانەی کە وەکو دەڵێن بە چانسێکە هەمووی مانگێک یان مانگونیوە کە دەزانێ یان لی داواکراوە بێ ئەندام ئەم ژمارەیە زۆر کەم بۆتەوە زیاتر خەڵکەکە بە دوای ئەو شتە دەڕواتن ئێستا بەخۆی داوای باشە پەخشان خان داتایەکتان لایە لەسەر ئەو پێشێلکاریانەی لەسەر ئەو ناوزرانانی کە بەرامبەر خانمان کراوە و ڕقەمەکەی ناڵم چەند پێشێلکاری کراوە یا چی بەرامبەر کراوە بەڵام ئیجراءات چەندیان لەوانە ئیجراءاتیان لەگەڵا کراوە یان چەند کەیس دۆزراونەتەوە یان چەند کەیس بەڕای گشتی وتراوە کاکە ئەم ڤیددیوی کە بڵاو بۆتەوە ئەمە دەروون نییە ئەمە ئەسڵەکەیەتی ئەوە ینی چەند کەیس ئاوا دۆزراوەتەوە هین بوو زانی ئەوە تا ئێستا هیچ کاندیدێک نەهاتووە بڵێ من شکاتم کردووە لەسەر ئەوە و حتا کە لەگەڵ لە پەیوەندی لەگەڵ کۆمسیۆنی ژەڵێن هیچ شکاتی کاندیدێک نەمان بیستووە پێدوانیە بڕوان بە بەشکاتەکەنە خزمەتێکم ئەمەی کە ئەکرێ لە سۆشیال میدیایە بە دەرەجەی یەکەم لە فەیسبوک و چی کە ناگیرێ حتا من لە پێش 3-4 ڕۆژ هەر لە دیدارێکی ئاوە میدیاییە وتم باشە هەوڵ بین لەگەڵ کۆمپانیای فەیسبوک کە زۆر زەحمەتە ئەوە یعنی کۆنتترۆل بکرێ بەڵام ئەو ڕسمانە ئەبینرێن على الأقل لەگەڵ ئەوانە شتێ بکەین کە حەج ینی دایپۆش ئەلبەتە قورس نییە ئەوەی فکرێکی باشەوەی جەنابە باسی قورس نییە بەڵام بۆ یعنی ڕەنگە بۆ ئەو قدرەتەی بۆ ئێمە وەکو ئەنجومەنی خانمان هەمانە نییە بەڵام قسەمان کردو لەگەڵ هەندێ لایەن لە لامان هەیە ئەوەیە کە لە وەکوتم لە سۆشیال میدیا بڵاو کراوەتەوە و وەکوتم ئەوەی تا ئێستا گەیشتۆتە دەسمان کۆکراوەتەوە ڕۆژی یەکشەممە لەگەڵ سەرۆکایەتی داواکاری گشتی کۆبوونەوەمان هەیە چکە داواکاری گشتی بە پێی ئەوەی داوای مافی گشتیەکە ئەو دەستکراوەترە لە ئێمە کە بتوانێت شتێ بکاو لە بەیانەکەشیانە ئاماژە لە ڕابردووە هیچتان کردووە ینی چەند کەیستان هەیە بە ئامانج گشت بێت و تاوانبارەکە کێ تاوانبارەکە تانیاخان باسی کردیا مابات خان بوو شتێکی هیلامیە بە ناوێک فەیسبوکێکی کردوتەوە دووش دەکا و ناوەکە ئەگۆڕێ ئەچێ بۆ شتێکی تر یعنی تا ئێستا ئەوە ئاسان نییە دۆزینەوەی ئەوانەی لەسەر فەیسبوک و لەسەر یعنی هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان شت بڵاوەکەنەوە باشانی لەسەر ئەم بوارە هەڵبەتە ئێوە یعنی وەکو ڕێکخراوە گەبێ مختص من بۆی کە چۆنچۆنی بیدۆزنەوە ڕەنگە من وەکو پێشکەشکارێک دەست نەخەمە سەر ئەو ڕێگەی کە ئێوە چۆنچۆنی ئەمە بدۆزنەوە بەڵام چۆن سلکێکی ئەمنی مەسەلەن ڕێو شوێنی ئێوە زەختیەوە لەسەر سلکە ئەمنیەکان چییە مەسەلەن خۆ زۆر جار هەندێکەیسی سیاسی هەیە هەر لە پشتی فەیسبوک و لە پشتی مۆبایلەوە کرێ بەڵام تاوانبارەکە ئەگەێنرێتە شوێنی خۆی بەڵام ئێوە قسەکەی ئێوە ینی قسەکەوەیە ینی ئەو قسەی کە لەسەر ئێوەمانانە بە جۆرێک لە جۆرەکان من ئەیگەێنم و پێتەڵێم ئەوەیە کە لە چوارچەوەی ڕێکخراوێکی قەڵەم و قاقەز و وەرەقە و ئیداریات و کتاب و ینی لەو چوارچێوایە ئیشەکەن ئەم ئیشە ئێوە ئیشێکی عملیە نەکە ڕێکخراوەکەی جەنابێ بەشێکی زۆر لەو ڕێکخراوانەی کە خەڵق قسەیان لەسەراک فەرمو ئەوەلەن ڕێکخراو نییە باشە ئەسەسەیەکی حکوومەت باشە خزمەت لە بنەوە هەڵبەتە ئەسەسەیەکی مەیدانی نییە وەکو ڕێکخراو چەند هەزار ئەندامی هەبێ موسسەیەکی سیاسەتدار ڕێژە بۆ حکوومەت بە هاوکاری لەگەڵ وەزارەتەکانی تری حکومەتی هەرێمە بە وەزارەتی ناوخۆشەوە کە خودی وەزیری ناوخۆ ئەندامە لەم ئەنجومەنە وەکو وەزیر نەک وەکو نوێنەری وەزارەت و بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەگەڵ ئەو خانمانەی کە چالاگوان شەرحی موسسەکەت سەریکە بەخشان خان ینی تۆ شتەکە لەوە کۆمەکەرەوە من ێستا ناوەکەم لایە ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ئەمیندارن ڕێکخراون نازانم چین تەسیرتان کاریگەریتان چییە؟ کاریگەریتان چییە؟ من ناوەکەم بۆ گرنگ نییە ئەوەندەی ئەم کەیسەمان بەلاوە گرنگ کاریگەرەکەتان چییە؟ ئەتوانم با من وەڵامێکی دەمەوە لێرە
مەسلەی کە ئێوە تۆ باسی مەسەلەن جەنابەت باسیەوە دەکەی دەڵێ ئەوان چی کاریگەریان هەیە خۆی حتمما کاریگەریان هەیە چگو تۆ لەسەر هەموو ئاستێکەوە دەبێ کار بکەیت مجرد کافی نێ من بڵێ من بڕۆم زەختێک بکەم تەوعیە لە مەجای تەوعیە دەبی کار بکەیت لە مەجای بەدواداچوون لەگەڵ یاساکان و قەراراتی حکوومەتەوە کار دەکەیت بەلامان کاتیشە لە مەجای ئەوەی بڵێن پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەکو UN و ئەمانە بۆی حقایقەکانیان بۆ ڕوو دەکەوە وا دەکەی بۆ نمونە یەک دقە بەسیترین شت ئەوەیە ئێستا یان کۆبێت بڵێ UN لە بیداتەکەەوە یەکسەر دەرچوو باسی ئەوەی کردوتی ئێمە دژی ئەوە دەوەستین سەفاری ئەمریکی بوو سەفارەکەی مەجموعەیەک لە سەفارەتەکان و هەمووی بۆ ئەوە کردی ئەوە لە چی بوو لە ڕێگای کاری هەندێک لایەن بوو لە ڕێگای کاری ئەنجومەنی کاروباری من ئەوەیە قسەکەی من عادەتەن ڕێکخراوە پرۆفشناڵەکانی دنیا ساڵانە داتایەگەینەڵێن بۆ نمونە نسبەی نژن کوشتن بە نمونە لە سوید پێش دروستبوونی فلان ڕێکخراوەوە نەبووە دوای دروستبوونی ئەم ڕێکخراوە ئەوەیە منەمەیە قسەکەت کە مەهاباد خان سوچی ڕێکخراوەکان چیە لێرە ینی بعد هەڵبەتە خوا نەخواستە لە ئەرچیان و لە ماندووبوونیان کەم ناکەینەوە بەڵام وەکو پەخشانخان خۆشی وتی هیچ کەسێک بێ کەم و کوڕی نییە کەم و کوڕێکە چییە کەم و کوڕی ڕێکخراوەکان وای کردووە تەشەنە بەم حاڵەتە ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە تایبەتمەندن بە مەسلەی ژنانەوە نزیکەی 150 ڕێکخراومان هەیە لە کوردستانە بەڵام چەترێکی هاوبەشیان نییە یعنی ئەبێ استراتیژیەکی هاوبەش هەبێ تۆ سەر بە هەر حزبێکی هەر لایەنێکی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کەسایەتیت ئەبێت چەترێکی هاوبەش هەبێ ئەمانە بە یەکەوە کۆ بکاتەوە ئێمە ئەو ململانیە حیزبیەی کە لە کوردستانە هەیە وە کەشێکی کللتورێکی سیاسی ناتەندروستی دروست کردووە وای کردووە کە ئەو چەترەمان نییە بەڕاستی ئەو چەترەی ڕێکخراوەکان ئەوە یەکێکە لە کەم و کوڕەکانە گەرێمە باسی کەم و کوڕی بکەین دەبێت چەترێکی هاوبەش هەبێ و استراتیژیەکی هاوبەش هەبێت تانیاخان نزیکی 150 ڕێکخراو پێما بێ بە تهدید 148 تا 147 ڕێکخراوی ژنان هەیە 150 ڕێکخراوی ژنان لەم زۆنە بچووکەی ئێمە هەیە ئەگەر ڕێکخراوەکان ئەکتیڤ بن هەڵبەتە باسی بەگشتی قسە ناکەین ناڵێن هیچیان ئەکتیڤ نییە یا هەمویان ئەنی ئەگەر ڕێکخراوەکان ئەکتیڤ بن 150 ڕێکخراو هەیە ئەم هەموو خروقات و پێشلکاریە بەرامبەر ئافرەتان نەکرێ ئەزانی دووبارە من دەڵێم ئەو ڕێکخراوانە بەکەم و بە زۆر شرتنی هەمویان وەکو جنابەت ئاماژت پێدا و لەوانێ مابەت خاچ باسی کرد شرتنی هەموو ڕێکخراوەکان چالاک بنیان شرتنی هەموو ڕێکخراوەکان بتوان کاریگەریانە بێت لەسەر کۆمەلگایە بەڵام لێرە ئیشکراوە ئەو ڕێکخراوانێک کە ئیشیان کردووە بەڵێ ئەوەی ئێستا وەکو باسم کرد دووبارە حەقی بە ڕێکخراوێک نییە حەقی بە حزبێک نییە حەقی بەلایەنە ئەوە دیاردەیەکی کۆمەڵایەتی هەموو کۆمەلگاکەی خۆت وایە یعنی من وەکو دووبارە باسی دەکەمەوە ئێمە ئێستا لە کوردستانە کە بگەینە ئاستێکی وا ژنمان هەبێتن سەرۆکی لستێک بکاتن ئەوە خۆی لە خۆی زۆر گرنگە ئێمە لە پەرلەمان چ لە پەرلەمانی کوردستان بۆ یەکەم جار سەرۆکی بڵێن کوتلە بووە ژن بووە لە بەغدا بە هەمان شێوە دوو لەلایەنە سیاسیەکان سەرۆکی کوتلەکانیان ژن بووە و دەوری خۆشیان بینێ و کاریگەریش بوون لە کارەکانیانە بۆیە ئێمە ئەلێرانە معنای چێمانە ئێمە لە کوردستانە هەندێک هەنگاومان هێناوە زۆر جیاوازە لەگەڵ باقی وڵاتەکەیە عێراقا لەگەڵ باقی بڵێن منطقەکانی تری ناو عێراقا بۆیە ئەلێرانە دەبێنی معنای چیە معنای ئەوەیە ئەگەر بەکەم و بە زۆر تەوعیەیەک هەبووە یان بڵێن خەڵکەکە گەیشتوتە ئاستێکی واتە قبولی ئەو بکەژن وەکو سیاسی بێتن ئەوە معنای ئەمە بەرەو باشتر دەڕێن حتا ئەگەر سێری بەگەر بەڕقەم و بەڕێژە و بە ژمارە قسە بکەین ئێمە ڕاستە لە 100 کۆتامان هەیە بۆ پەرلەمانی کوردستان بەڵام ڕێژەیەکی باش لەو ژنانە سەرکەوتن بەبێەوەی کوا پێویستیان بە کۆتاکە بێتن ئەوەی کە تانیاخانەی لێ بەدەر نییە لە خەباتی ئەو ڕێکخراوانە بەدەر هەمویان لە زۆر لە کەم بەدەر نییە لەوە بەدەر نییە لە خەباتی چالاکوانان بەدەر نییە لە کە هەندێ جار خودی حزبەکان بەهۆی داخوازی و چالاکی ئەو ڕێکخراوانەوە یعنی هاتوونەتە سەر ئەو ڕێگەی کۆتا دانێن یا بوار بکەنەوە یا ژن بەرنەسەرکردایەتی یا تا دوایی لە ساڵی 1992 بەدواوە بەڕاستی ڕێکخراوەکان ڕۆڵیان هەبووە لەوەی هەموو ئەو یاسایانەی لە ناو پەرلەمانە گۆڕانکاری بەسەرا هاتووە سەرەتا بەدەست پێشخەری ئەوە تەنانەت فۆرموڵەی پرۆژە یاساکانیان کردو و لەگەڵ لیژنەی پەرلەمانی لە معنی خولی یەکەمەوە بگرە کە ئەو هەموارکردانە کە ڕووی داوە ئەوان بینەری هەندێک لێدوانی هاوڵاتیان بین لەسەر
ئەو خروقاتانی کە بەرامبەر ژنانەکرێ فەرموو. ئافرەت ناتوانێت لە بەشداری سیاست بک و ئەو شتانە و ئەگەر بەشدار بک ینی بە شێوەیەکی ناشرین بەسەریدا دەشکێتەوە و ینی ڕسمشتە لێ بڵاو دەبتەوە و بە ناشرینی جوابی دەدەنەوە کۆمەتی ناشرینە بۆ ینی لەبەرەوەی ئافرەتی ئێرە زۆر بەشداری سیاست ناکە. کاری ئیزبایەتی ئەوەی کردیا بەڕاستی منافەسە ئیزبایەتی ئەوەی کردیە یەکتری بشتێن و زۆفی یەکتری ببینەوە بە دوای خاڵە لاوازەکانی یەکتردا بگەڕێن بۆ ئەوەی لە سومعی یەکتری بدەنە. ئەبێ بە کارات کەتەن ڕاستی لازمە ببانە بەر دادگەهێ یانجی بۆراپتر کەناڵێن مە هەندێک کەسا بینە سەر شاشێ باڵن بێژن بۆ دیارکەن و بۆ ڕفتارە نەکەن و ئەفرافتارە گەلت کرێتن. ژن لێکۆمەیە مشکۆمە ینی چێنابێت هەمی ڕەنگە ئەتشت خەلەتە. لە کۆمەلگایەکە کە تۆ وا فێری ماڵەکانت کە هەمیشە ڕەگەزی بەرامبەر کە مێ ئاستی خواردرە شوێنی تەنها مەتبەخە شوێنی تەنها پاکردنەوە و شۆردن و مناڵ بەخێوکردنە لەم جۆرە کۆمەلگایانەیە مناڵێک دروستە بێ کە هەمیشە بەو تێڕوانینەوە سەیری ئافرەتەکە کە ئەگەر لە شوێنێکی بەرزا ببینە ئەڵێ تۆ ئەمە شوێنی تۆ نییە تۆ بیتە خواردرەوە. ژنان ئەبێت نەترسن ئەبێ بەردەوام بن لەسەر ئەوەی کە خوێنە خولیای خۆی هەیە ئەبێ بەردەوام بێ لەسەری. خودەکان ئازادن لەوەی کە چون ینی خۆیان دەسەلمێن و لە چ بوارێکدا بەشداری دەکەن و دەیانەوێ بڕۆنە چ پرۆسەیەکەوە کە ئەو کۆمەڵە کەسانش کە خۆیان هەڵبژاردووە دەیانەوێت کەسانێک بن کۆمەڵێک کار بکەن ناکرێت بە ناوزڕاندن کۆتایی بە ینی بە بانگەشەکانیان بهێن. پێویستە ئەو کەسانە بدرێنە یاسا بە پێی یاسا مامەڵیان لەگەڵ بکرێت بۆ ئەوەی تاکانی کۆمەلگەلەوە ڕابن کە تەداخلی ژیانی هیچ کەسێک نەکەن پەیوەندیان بە ژیانی هیچ کەسێکەوە نەبێت. باش باباتخان ینی شەرتە کەسێک کە ئەچێتە ناو پرۆسی سیاسیەوە بە تایبەت لە کوردستانە ینی شەرتە ئەبێ ئینسانێکی حەسەب قسەی چاوی کۆمەڵگەی کوردیە بێ ئینسانێکی پاک و تەمیزی بێغەڵەتی هەڵبەتە باسی ژنانەکەم یعنی بێغەڵەتی بێ ئەوەی بێلایانی چوزانم هەموو شتێک بێت اینجا بچێتە ناو پرۆسەوە زەرورەوا بێت خۆی پەرسانخانە شوتی هیچ مرۆڤێک نییە بەسوون بێ لە خەتا لە هەڵە و کەم و کوڕی بەڵام یەکێک لە هاوڵاتیەکان وتیانوتی وتی سوچی حیزبەکان خۆیانە تاوانی حیزبەکان خۆیانە کام سرعیان دروست کردو و ژنانەکەن بە سوتەمەنی لە بینی سراعاتی خۆیانە خۆی ئەو تێڕوانینە دواکەوتوی کۆمەلگەیەوا دەکا کاتێ کە سیراع لە نێوانی حیزبەکانە هەیە ئەو ژنانی ناو حیزبەکان بکرێتە کەرەستەیەک و لێی بدرێ تۆ بۆ ئەوەی چۆنەڵی شەرەفی حیزبەکە بشکێنێ دێت لە ئافرەتەکانی ناو حیزبەکانە دێنێ و تۆمەتیان بۆ دروستەکات و ئەو شتانێک کە لە سەرەتای بەرنامەکەەوە ئێمە باسمان کرد بەڵام ژنان پێویستە بەڕاستی گوێ بەوە نەدەن ئێمە گەرباسی ئەوە بکەین تەنانەت نووسین نەک سیاست کە ئێستا باسێک نووسین بۆ ژن جاران عەیب بووە ئەو ژنانەی کە لە تەنانەت لە تاناوە ڕاستی هەفتاکانیش دەیانووسی بە ناوی خوازراوەوە دەیانووسی نەیانەتوانی بە ناوی خۆیانەوە بنووسن کۆتاییانەی ئەخیریش قسە لەسەر جەنابی شتەکە ینی کۆتایەکانی با بڵین ینی ئەوەڵی دەستپێکردنی من دەست لە سەرەتای هەشتاکانەوە دەستم بە بڵاوکردنەوەی نووسینەکانم کرد تەنانەت لەبەرەوەی نووسین شتێکە پەیوەندی بە هۆشیاری مرۆڤەکانەوە هەیە پیان وابوو ژن ئەو هۆشیاریەی نییە بنووسێ ڕەنگە کەسێک بۆی بنووسێ ڕەنگە ئەمە پیاو بێ بە ناوی ژنەوە دەینووسێ ئەم شتانە لە سیاسەتی ئێستا ئەوە هەیە بەڵام ژن دەبێ بەردەوام بێ و بڕوای بەخۆی هەبێ لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە دێتە ناو کایی سیاسەتەوە پێویستە خۆی بۆ ئامادەکە و کاتی بۆ تەرخان باشترین قسە بوو پاخشان خان نەسیحەتی تۆ چییە؟ نەسیحەتی تۆ چییە و پلانی ئێوەش چییە؟ پلانێکی عملی کە ئەم دیاردەیە تۆزێک وردە وردەکەمیکەینەوە هەنگاوێک لە تۆ هەنگاوێک لە دانیاخان هەنگاوێک لە مەهاباد خان هەنگاوێک لە بەرنامەکەی ئێمە هەنگاوەکەی تۆ چییە؟ یەکەم منیش هەمان قسەکەم ئەمە مەسلەیەکی کۆمەڵایەتی و کۆمەڵگەییە علاقەی بە کولتورێکەوە هەیە لە بنیەتێکی کولتوریایە کە تەمەنی نەک سەدان ساڵ لە هەزاران تێپەڕیوە
تەمەنی ئەو دیاردەی کە ژن کە یەکێک لە ئەوانەی قسەیان کرد باسی ژن بۆ ماڵەوە و یعنی کە ئەرکی ژن و پیا و جیاکرایەوە بۆیە ئیشکردن لەم بوارە ئیشی تەنها دەستگایەک نییە ئیشی تەنها دامەزراوەیەک نییە ئیشی تەنها کەسێک نییە پەیوەندی بە چۆن ئەم کۆمەڵگەیە گەشە ئەکا ئەمە 1000 کیلۆمەتر ڕێگەوبان نییە بڵێ وەڵام من لە ماوەی 4 ساڵە ئەوە نەقرتاوەکەم ئەوە نە ڕێگەوبان ئەەکەمەوە ئەمە ڕەنگە نەکسەیەکی کۆمەڵایەتی بێ دایان ساڵ بگەڕێنێتە دواوە بۆ ئێستەی ئەمەی ئەیبینین لە کوردستانە لە زۆر لایەنەوە گەڕانەوە نییە بۆ دواوە بۆ چونکە هەندێ ڕووداوی سیاسی لە نەوعی تریەتە پێشەوە ڕەنگە زۆر ئەو گەڕێنێتە دواوە بۆیە مەسلەیەکە و کۆڵێم ئەرکی هەمووانە ئەرکی هەموو کۆمەڵگەیە بە پێی بەرنامە بە دامەزراوەیی چی پێڵێن بکرێ بە سیستم و ئێمە ئیشەکەمان هەوڵی ئەوە ئەین کە ئەم مەسەلانەی ژن بە سیستم بڕوا بەڕێوە ئەو استراتیجیەی کە مابات خان باسی کرد استراتیجێتێکی گشتگیرە بۆ 10 ساڵە هەموو لایەنەکانی تایە کاتێک کە ژن بتوانێت یعنی بەتوانا بێ و سوود لە دەرفەت وەرگێ نەک ئاوای لێ بکرێ ئەو کاتە پێمان وایە و کۆمەڵگە بەعام بەرەو پێش بچێ لە هەموو بارێکە لە خوێندن لە تەندروستی لە هەموو بار باشانی ینی چۆنەڵی پلانێکی دیاریکرااو نییە پلانێکی یەکلایەنە نییە پلانێکی یەکلایانی وەکو ڕێکخراوی ژنان تۆ پێ دوانەیە پلانی چێکلایانی ئێوە بێ دەبێ ئەم کۆمەڵگەی هەر هەمووی بێکەوە خەریکی ئەم بابەتە ئەو استراتیجەتە شتێکە ئێستا تقریبن زۆربەی لایەنە حکوومیەکان کە پەیوەندیدارن زۆربەی هەرە زۆری ڕێکخراوەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تقریبن لە سەری کۆکن بەڵام ئەو بە ئاسانی نایەتە دەست تەنسیق زۆر کەمە ئێمە بەداخەوە یعنی لە هەموو ئاستێکە تەنسیقمان نییە من شتێکم هەیە بە جەنابتی ناڵێم جەنابەت شتێکت هەیە لەگەڵ یەکێکی کە شێری ناکەی لەبەرەوە سەیرەکەی شتەکان هەرکەس لە ئاستی خۆی زۆری لاگە بێ بەڵام بەرهەمەکەی زۆر کەمە باش تانیاخان وا پرۆسیێڵ بژاردن پرۆسی بانگەشێڵ بژاردن بەرەو کۆتاییە ڕۆ چەند ڕۆژێکی ماوە و بەشێک لەو ژنانەی کە تەشیریان پێکرا خۆیتر وازەحە هەموو ژنانە خۆ ناچنە پەرلەمانەوە بەشێکی زۆریان دەرناچن و دەنگ ناهێن و ئەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و پتێ و نەتەوێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو بەشەی کە ئەگەڕێنەوەی کاچێتە پەرلەمان ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان تەشیریشی پێکرابێت و ئەزیەتی ڕۆحیشی رابێت گەیشتووە بە ئامانجەکەی بەس ئەو بەشەی کە ناگەنە پەرلەمان و دیسانەوە ئەچنەوە شوێنەکانی خۆیان وەچنەوە سەر ئیشەکانی ڕابردویان و با بڵین بە جۆرێک لە جۆرەکانیان خەوەکەیان ئاوا بێت ئەبێت چی بکەن تووشی هەڵستنەوە بەیانیان و ئەچنە دەوامی خۆن و ئەچنە سەر ئیش و کارەکانی خۆیان ینی بەڕاستی ئەبێ هەرچی کەسێک بچێتە ناو پرۆسی هەڵبژاردن کە باسی دەکەین دەڵێن هەڵبژاردنە دەبێ خۆی ئامادەکردی بێ دەبێ حزبەکەی دەبێ لایەنەکەی کە ینی ئەوەی بڵێن سپۆنسەری دەکات دەبێ ئامادەی کرد بێتن لەوانەیە دەردەچی لەوانەیە دەرناچی هەرچی کەسێک بچێتەنە ئەو پرۆسەیە هیچ گەرنتی نییە لەو پرۆسەیە بە هیچ شێوەیەک زۆر جار هەیە هەنێ خەڵک دەردەچێمەتەوە ناکرد دەربچێتن هەنێ خەڵکی دیکە هەیە دەنگ دێنێتن دەنگ نایێنێتن کەمەتەوە خوامان دەکرد دەنگ بێنێ بۆیە ئەمە ینی دەبێت لە ئێستاوە ئەو شخصە خۆی ئامادە بکە و بزانێتن کەوە ئەگەریش دەرنەچوو دەبێتم پلانێکی هەبێتن بۆ خۆی ئایا دەگەڕێتەوە ئێمە لە کاتی ئامادەکردنیان بەرنمەیە من بۆ ئەم قسەم کرد لە کاتی ئامادەکردنیان بەرنامە هەڵبەتە منم قسەم وەکو دو قسە ژەمەیە دو قسە لێ وەرگرم و ئەم پرسیارە شەلیەکەم و هەڵبەتە لە کاتی ئامادەکردنیان بەرنمەیە حەزمان کرد یەک دوو چەند کەسێک لەو خانمانەی کە تەشیریان پێکرا لەم بانگەشێڵ بژاردنا وجودیان هەبێ و بێنە ناو بەرنمەکەەوە بەڵام چەندانەیەکیان نەتوانم بڵێم وتیان خواخوامانە زوو ئەم بانگەشەیە تاوە بێت و بڵێن خوا حافیز بۆ و قسەی تۆ چییە بۆیان خۆی بەڕاستی ئەوانەی کە تەشهیرەکەن بۆ ئەو مەبەستەیانە کە ژن ڕاگرن واز لە سیاست بێنێ تەنانەت نەکەر خودی ئەو ژنانە بەڵکو ئەوانەی تریش کە ڕەنگە بیانەوێت لە خولەکانی داهاتوودا یان بۆ شتێکی تر بێنە ناو سیاستەوە ئەوە ببێتە چۆنەڵێ وەکو عیبرەتێک و دووریان خاتەوە لە سیاست من ئەگەر ئەمە دوا قسەشە بێ بیکەم دەمەوێت داوا لە هەموو ژنانی کوردستان بکەم چونکە ئەوانەی دەنگدەرن لە 150 نزیکی لە 150 یان نەختێ زیاتریش ژنانن
هەوڵ بدەن ئەو لە باشترین ئەو ژنانەی کە کاندیدن هەڵیان بژێرن و دەنگ بە ژنەکان بدەن. هیوادارم ڕێکخراوەکانی ژنانیش ئیش بۆ کاندیدە ژنەکان بکەن و کارێکی وا بکەن بە بێ کۆتا ئەو ژنانە بێنە ناو پەرلەمانەوە کە توانای ئەوەیان هەیە کار بکەن. هەڵبەتە اختصاصی زۆرا و زۆریشی تێدایە، ڕەنگە کاندید هەبێ لاواز بێ، بەڵام کاندیدی زۆر بەهێزی شەیە لە ناو ژنەکانە ئەو کاندیدانە هەڵبژێرن و کارێکی وا ببێ وردە وردە ئێمە پێویستمان بە کۆتانە بێ ژنان بە دەنگی ژنان بسنە ناو پەرلەمانەوە. دەستخۆش بەخشان خان دوا قسەت چییە؟ من هیوادارم ئەمەی کە ئەکرێ کاریگەری زۆر پۆڵی نەبێ لەسەر ژنان بەعام کە هاتنە بۆی بێنە ناو کایی گشتی بەکایی سیاسی، ئابووری، ڕۆشنبیری، ئەدەبیە تا دوایی. و منیش هەمان خواستم هەیە و پێشتری ژوتومە پێش 4 ڕۆژ عینیشت لە کەناڵێکی میدیاییەوە، هیوادارم ژنەکان هەموو ژنێک بزانێت کە مستەهدەفە لەم جۆرە بوارانە بچێ باشترین کاندید لە ژنەکانە هەڵبژێرێ و دەنگی بۆ بە کە من قەت لە هەڵبژاردنەکانی پێشوە ئەوەم نەوتوە بڕۆن دەنگ بن بۆ ژن. بەڵام ئێستا ئەڵێم لەو ژنانە ژنی بەتوانە هەیە، ژنەکان بڕۆن دەنگ بن بۆ ژنەکان و دڵنیاشم ئەمە شتێکە عەرەزیە یەت و ئەڕوات ئەمەی کە ئێستا بەرامبەر بە ژنانەکە. دەستخۆش دەستخۆش زۆر تاگڕەوانە دیفاع لە ژنانەکەن. دەستان خۆش. دوا قسەی تۆ چییە؟ دوای قسەی منش حتمما هیچ فەرقێکی وای نیە لەگەڵ قسەکانی مەهاباد خان و پەخشان خانەکەەوە ئێمە بەڕاستی دەبێ وەکو دەڵێن گەیشتینە ئاستێکی وا لە کۆمەلگای کوردستانیە کە باس لەوە دەکەین مانێ بەرەو پێشەوە بڕۆین، معنای ئەوەیە کەوا دەبێتن فعلن بە شێوازێکی یەکسان بە چاوێکیسان سێری هەموو لایەک بکەن. منیش لێرانە بە هەمان شێوە لە زۆر جارو لە بڵێن هەڵبژاردنەکانی پێشتی شۆ قسەیە وتووە دایمەن ئەگەر هەوڵ بدەین ژن دەنگ بە ژن بداتن حتمما شتێکی باشترە، چکو زۆر جارجێمان لێ بۆ پیاوەکان بە خۆیان دەڵێن ژنەکان دەنگتان بۆ نادەن بە کاندیدەکانیان وتووە. بۆیە ئەلێرانە زۆر گرنگەکەوە ئێمە ئەوە تێبگەین و تا ئێستا جیلێکی سیاسی ژن دەرکەوتووە کەوا ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە کار دەکاتن چ لە ناو حزبەکەی بێ یان لە پەرلەمان بێ یان لە هەرچی لایەنێکی دیکە بێ کەوا گەیشتۆتە ئاستێکی وا کەوا پێگەی دیارە ناو کۆمەلگاکەی خۆمانە. بۆیە هیوادارم ژنی شیاو بتوانێت سەرکەوێتن بۆ پەرلەمان و بتوانێت ڕۆلی خۆشی ببێنێ و کە سەریش کەوت بۆ پەرلەمان لە بیری نەچێتن پێش ئەوەی هەرچی شتێکی تر بۆ وەکو ژنێک سەرکەوتووە کە معنای ئەوەیە کەوا دەبێتن وەکو ژنێک لە هەموو عێراقا دیفاع لە مافی ژن بکاتن، نەڵێتن بەس مجرد دیفاع لە مافی ژنەکانی کوردستان دەکەم، نە ئێمە وەکو ژن دەبێت دیفاع لە هەموو ژنێک بکەین و لە هەموو مافی هەموو ژن. دەستخۆش دووبارە بەخێر بێن گەورەیتان نوان و خۆشحاڵ بووم هەرسێ میوانەکەم خانم بوون. ئەوە دوو بەرنامەی دەروون و دیاردەیە تایبەتمان کرد بە دیاردە ناشرینەکانی ناو پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن. هەڵبەتە خەمەکان و دیاردەکان ئەوەندە ناشرین و ئەوەندە زۆرن ڕەنگە بە دوو بەرنامە و بە 20 بەرنامەش چارەسەر نەبێ، بەڵام هیوادارم وەک قسەیەکی منتەق لێمان وەرگرن کە ئەوە چەند ڕۆژێکە و بانگەشە تەواو بێت و هەڵبژاردن تەواو بێت و چەند کاندیدێک دەرەچێت، بەڵام هەندێک ئازار کە ئینێن بە دڵی ئەو خانمانەی کە تەشیریان پێکەن و ناوزراننیان بە دواوە ئەنێن و سەی ناشرینیان پێڵێن ڕەنگە و ئازارە بە 100 ئینتیخابات سارێژ نەبێت. دووبارە بەخێر بێن.